هاوڵاتیان بەردەوام وەکو پاڵپشتیەک بەشە خۆراکی ماهانگانە بەکارێنن بۆ بژێوی ژیانیان زۆرێک لە هاوڵاتیان پشتی پێبەستن و ئێستا عێراق نووسراوێکی کردووە بۆ زیادکردنی 4 مادە بۆ بەشە خۆراک جا ئەو نووسراوایە هەرێمی کوردستان ئەگرێتەوە و ئەو مادانەی تایەتی من ئێستا بەورتر لەگەڵ بەڕێز نەوزاد شێخ کامل باسی دەکەم کە بەڕێوبەری گشتی بازرگانیە و بە شوێکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت بەڕێز نەوزاد ساوت لەبێت وەم کاتت باش پێم بڵێ عێراق کە نووسراوێکی کردووە بۆ زیادکردنی 4 مادە بۆ بەشە خۆراک بۆ باعیە مانگە بەتایبەت بۆ ڕەمەزان کە هەر خێزانێک 1 تەبەق خێلکە و 5 کیلۆ ئاردی سفر و 1 کیلۆ شعریە و نیو کیلۆش نیشاستە وەربگرێ ئەم خۆراکانە ئامادەیە بۆ دابەشکردن بەڵێ سوپاس سڵاو لە بینەرانتان هەرۆگە ئاگادارن ئەو 4 مادەیە تەواوکەری ئەو بەشە خۆراکانی ترە کە لە مانگەکانی ڕابردوودا دابەشمان کردووە بۆ مانگی ڕەمەزانە بە تایبەت ئەو 4 مادەیە کە دابەشەکرێ بەشێکی هاتووە ئێستا لە هەولێر ئاردەکە بەشێکی هاتووە و شعرەکەش هاتووە لە ئینشاڵڵا لە چەند ڕۆژی ئایندەدا هەموو ئەو 4 مادەیە دەگاتە کۆگاکانی هەرێمی کوردستان و لە ڕێگای بریکارەکانی خۆراک و دابەش دەکرێت بەسەر هاوڵاتیاندا یعنی ئەم مانگان بەشە خۆراکەی کە وەرەگیرێت ئەم مادانەشی تایە باش باس لەواکرێت کە سەبەتەی خۆراکی تایبەت بە هەژارانیش هەیە ئەمە پرۆسەیەکی دیکەیە ئایا ئەو پرۆسەی کوردستان نەگرێتەوە سەبەتەی خۆراکی ئەوەی چاودێری کۆمەڵایەتیە لە عێراقدا گرتووێتەوە ئێمەش لەگەڵ وەزارەتی بازرگانی و وەزارەتی کار ئێستا لەسەر خەتین بۆ ئەوەی ئەو لە هاوڵاتیانەی کە لە چاودێری کۆمەڵایەتی ناویان هەیە بە لیستێک بدرێتە وەزارەتی کاری کۆمەڵایەتی عێراق و لێشەوە بدێتە وەزارەتی بازرگانی بۆی هەرێمی کوردستانش بگرێتەوە بەڵێنمان وەرگرتووە هەر کاتێ ئەو لیستە گەیشتاوێ ئەو هاوڵاتیانەی ئێمەش وەکو هەرێمی کوردستان دەگرێتەوە بەڵێ باشە بەڕێز نەوزاد کەمێک پێش ئێستا ئێمە ڕاگەنراوی هەریەک لە پارێزگاری هەولێر و قایمقامی هەولێرمان بڵاو کردەوە کە باسیەوەکەن ڕەوشێنی تایبەتیان کردوتە بەر بۆی کە نرخی خۆراک لە بازارە بەرز نەکرێتەوە لە بەشێک لە شوێنەکان هاوڵاتیان باسیەوەکەن کە بەرزکردنەوەی نرخی خۆراک پێداویستەکانی ڕەمەزان هەستی پێکەن و زۆر زیای کردووە ئێوە چ چاودێری یەکتان کردووە ئێمە ژۆک بە ڕێوەبەری گشتی بازرگانی کە بەڕێوەتی چاودێری بازرگانیەکان سەر بە ئێمەن لە پێش مانگی هاتنی مانگی ڕەمەزان و نەورۆزە ڕێنماییمان پێداون کە لیژنەکانیان فراوان کەن لیژنەکانیان بەیانیان بچنە بازار دوانی وەڕوان بچنە بازار شەوانیش بچنە بازار ئەوەندەی پێمان دەکرێت پێ ئیمکاناتی لە بەردەستدایە لە ڕووی مرۆیی و لە ڕووی لۆجستیەوە لە دابینکردنی سیارە و پێداویستیەوە بەپێی پلانێکی داڕێژراو کە هەر بە ڕێوەبەراتێک بخۆی دای دەڕێژێت بۆی هەبچنە هەموو ناوچەکان و هەموو گەڕەکان دەست دەکەن بەدەر لەم لیژنەی ئێمە کە هەمانە لیژنەکانی قایمقامەت و ئاسایشی ئابووریش هەیە بەڵام بە دڵنیاییەوە ڕەنگە ئەو لیژنانە بەشی هەموو بازاڕەکانی کوردستان نەکات بۆیە پێویستمان بە هاوکاری هاوڵاتیان هەیە لە هەر جێگایە زانیان کاڵایە کوالیتەکەی خراپە یا ماوە بەسەر چووە یان نرخەکەی زۆر گران بووە لە ڕێی ئەو لە ڕقژمانە تەلەفۆنانەی کە داومانە بە لە چاودێری بازرگانی دەتوانن پەیوەندی بکەن بۆ ئەوەی ئەو لیژنانەی ئێمە بچنە سەریان و ئیجراعاتی یاساییان لەگەڵا بکەن باشە بەڕێز نەوزاد سەبارەت بە هاوردەکردنی هەندێک خۆراک لە دەرەوە لە مانگی ڕەمەزانە ئایا هیچ ئاسانکاریەکتان کردووە بۆی کە لە دەرەوەکەیەتە ناوە بۆی ئاسانکاری بکرێت بۆ هاوردەکردنیان یان زیاترکردنیان یاخود بە پێچەوانەشەوە ڕێگری بکرێت بۆی کە بەرهەمی ناخۆی خۆمان ساخ بکرێتەوە مامەڵەیەتان چۆن ڕێخستووە بەڵێ بەنسبەت کاڵای خۆراکیەوە لێرەوە دڵنیاتان دەکەم و هەموو هاوڵاتیان کوردستانی دڵنیان دەکەن کە کۆگاکانی بازرگانی ئەوانەی کە لە کەرتی تایبەتن و خۆیان دەهێنن کاڵایەکی زۆر لە ناو هەرێمی کوردستانە هەیە دەتوانم بڵێم بەشی 6 مانگ هەموو خۆراک هەموو جۆرە خۆراکێکی تێدایە خۆم بە مەیدانی لەگەڵ لیژنەکانی چاودێری بازرگانیان سەردانی زۆربەی کۆگاکانمان کردووە بینیومەن کاڵایەکی زۆر لە بازاردا هەیە و لە کۆگاکانی شیانە هەیە ئێمەش سوڵەی خۆراک بە بەردەوامی دابەش دەکەینەوە بەشی سێم ئێستا دەستی پێکردووە لەم ڕۆژە هەندس پێ دەکا کەواتە مەترسی لەسەر نەبوونی بەشە خۆراک نییە ینی خۆراک نییە لە بازارە کەم بێتەوە لەمان کات شاهاچی ئاسانکاری بە پێویست بێ بۆ بازرگانەکان کە داوایان کردووە کاڵای خۆراکی بهێنە دەرەوە ئێمە ڕێگریمان لێ نەکردوون بەڵکو ئاسانکاریشمان بۆ کردوون
بەنسبەت بەرهەمی ناوخۆوە ئێمە هەمیشە پاڵپشتی ئەوەین کە بەرهەمی ناوخۆ گەشە بکە بەرهەمی گەشەکردنی بەرهەمی ناوخۆش بە ژێرخانی ئابوووریە بێ بۆ دروستکەی کەرتی پیشسازی پێشکەوێ ببوژێتەوە کەرتی کشتتوکاڵ پێشکەوێ بۆی ئەو بەرهەمە کشتتوکاڵانەی کە بەرهەم دەهێنرێن لە ناو کارگەکانە بەرهەم بهێنێتەوە جارێکی کەەوە بەکار بهێنێتەوە بۆی پێداویستەکانی ناوخۆ پڕ بکاتەوە و لە هەمان کاتیشتا ئەوەی کە لێمان زیادە بینێرینە دەرەوە بۆیە هەموو هەوڵەکان بۆ ئەوەیە کە تەشجیعەوە بکەین هاوڵاتیانی خۆشمان بەرهەمی ناوخۆ بەکاربێنن بەڵام خۆتان دەزانن بەهۆی ئەوەی کە هێشتا ژێرخانی پێویستی بۆ دروست نەبووی لە ڕووی ئابوووریەوە ڕەنگە بەرهەمەکانی خۆمان نەتوانێت دابینکردنی پێداویستەکانی خەڵک لە بازاردا پڕ بکاتەوە بۆیە بە ناچاری تا ئێستش هەر بەرنامەمان ئەوەیە کە بازرگانەکان هەن بدەن بڕۆن کاڵای خۆراکی لە دەرەوە بێن بۆ ئەوەی بازارەکان کاڵایان تێدا بێن نرخێن بە شێوەیە بەرز نەبێتەوە کە هاوڵاتی نەتوانێت بیکڕێت. بەڵێ بەڕێز نەوزاد شێخ کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی سپاس کە لەگەڵمان بووی.